سەبارەت بە وەزارەتی شارەوانی هەروەکو تازە لە جەلسەی پەرلەمان باسمان کرد سەبارەت بە پارێزگای هەڵەبجە دوو جۆر پرۆژە لە ئێستا لە بەرنامەی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاردانا یەکەمیان ئەگەر ئیجازە هەبێت لیستی پرۆژە پێشنیارکراوەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارم بۆ ساڵی 2021 کە 11 پرۆژەن بە بڕی 33 ملیار دینارە و هەروەها لیستی پرۆژە بەردەوامەکان لەسەر بودجەی وەبەرهێنان بۆ تەرخانکراوی ساڵی 2021 بە بڕی 3 ملیار و 620 ملیۆن دینارە. جگە لەوەش چەند مانجێک پێشستا پرۆژەیەکی ترمان بە بڕی 3 ملیار دینار لە پارێزگای هەڵەبجە افتتاح کرد و ئێستا لە بواری جێبەجێکردندایە. ئەوەی لە داواکاریەکانی بەڕێزان پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمان گوێمان لێ بوو کە زیاتر جەخت دەکرا سەر پرۆژەی جێبەجێکردنی ماستەرپلان بۆ پارێزگای هەڵەبجە و بە تایبەتی بۆ شاری هەڵەبجە. بە خۆشحاڵیەوە ئەوە یەکەم پرۆژەیە لە لیستی ڕیزبەندی پرۆژەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار هیوادارین کە بتوانین لەو ساڵدا ئەوەی کراوە زیاتر جێبەجێ بکرێەوە بەشێکی تری بچێتە بواری جێبەجێکردن. ئەمڕۆ بە سوپاسەوە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی تایبەت کرد بە پارێزگای هەڵەبجە و کێشەکانی پارێزگای هەڵەبجە و پێداویستەکانی پارێزگای هەڵەبجە و بە سوپاسەوە وەزیرە بەڕێزەکان ئەوانەی دەستنیشان کرابوون ئامادە بوون. ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە حەبە خاڵمان نووسیب بوو بۆ بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و وەزیرە بەڕێزەکان کە لە کۆبوونەوەی ئەمڕۆ وەکو نوێنەری پارێزگای هەڵەبجە تەرحی کەین و باسی کەین و کێشەکانی خۆمان بگەێنین لەگەڵ ڕێز و سوپاسمانە بۆ سەرجەم فراکسیۆن و سەرجەم ئەندام پەرلەمانەکان کە بە جوانی ئەو داوانەی ئێمەیان جێکرد بوویەوە لە داواکاریەکانیان نزیکەی 82 پەرلەمانتار قسەیان کرد هەمویان تەرحی جوان و تەرحی پێویستیان بۆ هەڵەبجە کرد. بەڵام بەداخەوە لەبەرەوەی پەیڕەوی ناوخۆ تەنها وەزیرەکان ئەتوانن لە پەرلەمانە سوالیان یا پرسیاریان ئاراستە بکرێەوە تەنها ئەوان ئەتوانن وەڵام بنەوە ڕاستەوخۆ لەگەڵ ئەوەی کە فراکسیۆنەکان داوایان کرد کە ئێمەش لەگەڵ جەنابی وەکیل وەزیری شەهیدان بخرینە دەنگدانەوە کە بە پێی پەیڕە و ئەکرێت ئەگەر ئەندامانی پەرلەمان دەنگ بدەن لەسەری لەگەڵەوەی هەمویان ڕازی بوون. بەڵام بوار نەدرا کە ڕوونکردنەوە لەسەر هەندێک لەو خاڵانە بین کە بەلای ئێمەوە پێویست بوو بەوەی کە داکۆکی لە هەندێک خاڵ بکرێت کە لەوانەیە پەرلەمانتارەکان لە بیریان چوو بێ یاخود وەڵامی هەندێک لە وەزیرەکان بەپێی پێویست نەبوو بەڕای ئێمە پێویستی بە تەوزیحی زیاتر هەبوو. خەڵکی هەڵەبجە خزمەتگوزاری ئەوێ خەڵکی هەڵەبجە ئەوێت کە هەڵەبجە بێتە پارێزگا بە فعلی تەنها بە پێی یاسا نەبێ. خەڵکی هەڵەبجە ئەوێ سەرجەم ئەو یاسا و بڕیار و فەرمانانەی دەرچووە لە یاساکانی پەرلەمانی کوردستان وەک یاسای ژمارەیەکی ساڵی 2015 کە 12 مادەیە تا ئێستا بەداخەوە هیچ لە مادەکانی جێبەجێ نەبووە. بڕیاری ژمارە 24 ساڵی 2014 پایتەختی ئاشتی کە تا ئێستا جێبەجێ نەبووە. بڕیاری ژمارە 104 ئەنجومەنی وەزیران لە 16 سەی 2017 کە ئەویش تەنها خاڵێکی جێبەجێ بووە لە 6 خاڵ. هەڵەبجە ئەوێت کە ئەو بڕیار و یاسا و فەرمانانەی کە دەرەچێ سەرجەمیان جێبەجێ بکرێ. هەڵەبجە ئەوێت هەلی کار زیاتر بڕەخسێنرێ بۆ ناوچەکە کە بەداخەوە هەڵەبجە بەهۆی چەبەکیەکەیەوە بەهۆی ئەوەی کە دەواازەی لەسەر نییە و دەواازە فەرمیەکانی لە ڕاستیە پێویستە جوهدی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بێت لەگەڵ حکوومەتی عێراقیا بۆ ئەوەی هەم دەواازەکانی بە فەرمی بناسرێنرێ هاوشێوەی دەواازەکانی کەم و هەم دەواازەی نوێ کە بەتایبەتی دەواازەی سازان کە زۆر گرنگە بۆ هەڵەبجە کە بخرێتە بەرنامەوە لەگەڵ سوپاسمانە بۆ جەنابی وەزیری ئاوادانکردنەوە کە پردی سازانی خستە بەرنامەی خۆیەوە کە بۆ ئەم ساڵ بخاتە بواری جێبەجێکردن و دەستەی وەبەرهێنان بە سوپاسەوە کۆمەڵێک پرۆژەی وەبەرهێنان و تایبەتمەندیەوە بە هەڵەبجە تایبەتمەندی ئەوێ
کە تایبەتمەندی پێ بدرێت لە یاساکانە ڕەچاو بکرێت و تەنها یاساکان لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەوەی کە لە زیانی هەڵەبجەیە جێبەجێ نەکرێ ئەوانەی لە سوودەتی تەنها کاغز بێت و جێبەجێ نەکرێ هەڵەبجە ئەم بابەتانی پێویستە و ئەبێت تایبەتمەندی بۆ هەڵەبجە بکرێت کە فەرمانگەی وامان هەیە تەنها میراکەکەی هەر مدیرەکەی و بەس ئیتر نەکەوتۆتە سەر پێ فەرمانگەی وامان هەیە 5 ساڵە فەرمانی بۆ دەرچووە بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە فەرمانی بۆ دەرچووە نەخراوەتە سەر پێ پێویستی بە تایبەتمەندی هەیە نەک ئەوەی کە بوترێ دامەزراندن نییە بۆیە ناتوانین میلاکتان بۆ دابین بکەین هەڵەبجە کراوەتە پارێزگا پێویستە ڕەچاوی ئەو تایبەتمەندیە بکرێت.